کێشەی مامۆستایان و فەرمانبەرانی هەرێم کێشەیەکە دەیان ساڵە بە هەڵواسراوی ماوەتەوە. ئێستا یەکێتی مامۆستایان لە کەرکووک دەستی بە دابەشکردنی فۆرم کردووە بە مەبەستی گواستنەوەی ڕاژەکانیان لە هەرێمەوە بۆ حکوومەتی فیدراڵ. ئێمە وەکو مامۆستایانی کەرکووک لە هەوڵدان چەندین ساڵە ڕاژەی مامۆستایانی خوێنی کوردی بگوازرێتەوە سەر ناوەند وەکو هەموو مامۆستایەکی کە سەر ناوەند چۆن لە کات و ساتی خۆیان موچەکانیان وەرەگرن ئێمە بە هەمان شێوە ئێمە ئەوە بوو لە هەفتەی ڕابردووە سەردانی پایتەختی عێراقمان کرد بەغداد لەوێ چاومان کەوت بە بەڕێز دکتۆر ئیبراهیم نامس وەزیری پەروەردە وتی ئێمە لەگەڵ وەزیری حکوومەتی هەرێمە دانیشتوین وەکو پەروەردە باسی گواستنەوەی مامۆستایانی کردوتی پێم ڕاگەاندویان موچەکانە لە کات و ساتی خۆیان بدەن یان ڕەزامەند بن بە گواستنەوەی ڕازی نێمە بە گواستنەوەی بۆی کێشەکانیان چارەسەر بکرێت. ئەم پرۆسەیە لە کاتێکدایە بەڕێوەبەرایەتی خوێندنی کوردی کەرکووک بێ ئاگاییان لەم پرۆسەیە دەربڕیوە. دەڵێن گواستنەوەی میلاکی مامۆستایان پرسێکە دەیان ڕەهەندی هەیە و حکوومەتی عێراق نیەتی گواستنەوەی مامۆستایانی نییە. فۆرمانی کە ئێستا بڵاو کراوەتەوە بە هیچ شێوەیە بێ ئاگای خۆمان دەرەبڕین ئاگامان لێنی لە دوور و نزیک وەزارەتەکەشمان پێش 2 هەفتە لەمەوە پێش جەنابی وەزیر لەگە وەزیری پەروەردەیە لەگەڵ وەزارەتی مالیە دانیشتووە ئەوەی کە ئەوان وتیانە حەلەکەی ئەوەیە کە لە بۆ ئەوەی لە میزانیە جێ بکرێتەوە لە داهاتوودا بۆ ئەوەی بەغداد موافقە بدا بەڵام ئێستا بە هیچ شێوەیەک 2 هەفتە لەمەوبەر شاندێکی باڵا لە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان چوونەتە بەغدا و یەکێک لە پرسەکان پرسی گواستنەوەی ڕاژەی مامۆستایان و فەرمانبەران بووە. وەزارەتی پەروەردەی عێراق پێی ڕاگەیاندون تاوەکو دووبارە پەسەندکردنی بودجەی گشتی عێراق کێشەی مامۆستایان بە چارەسەر نەکراوی دەمێنێتەوە. نزیکەی 8,000 مامۆستا و فەرمانبەر چاوەڕوانی گواستنەوەی ڕاژەکانیانن بۆ سەر بەغدا. پرۆسەی گواستنەوەی ڕاژەی مامۆستایان و فەرمانبەران وەکو پردێکی تەواو نەکرا وایە کە پێویستە هەردوو لایەن پێکەوە تەواوی بکەن. محەممەد وەهاب پایتەخت میدیا کەرکووک.